really want war. Do you, Kratos? دووبارە سڵاو بەردەوامین لە باشترکردن و بەهێزکردنی زمانی ئینگلیزیتان لەگەڵ دیالۆگەکانی ناویاریەکان و فیلمەکان وەک پێشتر وتومەوە ئێستاش دەیلێمەوە لەگەڵ ئەم دیالۆگ و دیمەنانە ئێوە مێشکتان بەهێزتر دەبێت بۆ زمانی ئینگلیزی و دەمتان لەگەڵ قسەکانیان ڕادێت جا هەموو ئەمانە دەبنەوەی گەشەکردنی ئاکسنتی تۆ و فێربوونی وشە و دەستەواژەی نوێ پێش دەست پێکردن لایکی ڤیدیۆکە بکەن گەر بەدڵتان بوو و سەبسکرایبی کەناڵەکە بکەن بۆ ڤیدیۆ یاوشێوە Death can happen. Weapons aren't allowed inside. We'll have to check them. هەر لەگەڵ یەکەم دیمەندا وشەی زۆر بەهێزی تایە بۆتان. Weapons aren't allowed inside. We will have to check them. Weapons واتە چەکەکان. ئەو کۆکراوەی وشەی وێپنە. Weapon واتە چەک. Aren't allowed. Allow واتە ڕێگەپێدان. ڕێگەپێدان allow. Aren't allowed واتە ڕێگەپێدراو نییە. ڕێگەپێدراو نییە واتە قەدەغەیە ڕێگەپێدراو نییە. ڕێگەپێدراو نییە inside بۆ ژوورەوە کەواتە چەکەکان بۆ ژوورەوە ڕێگەپێدراو نین. چەکەکان بۆ ژوورەوە ڕێگەپێدراو نین. We will have to check them. Have to واتە ئەبێت. چێک واتە پشکنین وشە سەرەکیەکەی چێک واتە پشکنین مانا سەرەکیەکەی بەڵام لێرەیە بە مانای تەسلیم بوون دێ کەواتە شتێک تەسلیم بکەی تەسلیمکردن چێکی بۆ بەکاردێ em کە لە کۆتاییە واتە them واتە ئەوان جا بۆ شتێک بەکاردێکە زۆر بێ بۆ نمونە check them واتە بیان پشکنین یان تەسلیمیان بکەین جا لێرە them ئەبێتە em بە کوورکراوی em check them واتە check them Why واتە بۆچی Why بۆچی Just do it واتە تەنیا بیکە Just do it تەنیا بیکە Come on, this way. Come on this way Come on واتە وەرە This way ئەم ڕێگایە وەرە ئەم ڕێگایە Come on this way Hey, Thor. Seems like it might be a bad time, so... Seems like it might be a bad time so seems like وەگە وایەکە بڵێن looks like چکە looks like یان seems like هەردووکانی هەمان مانایانێ واتە پێدەچێت یان وا دیارە seems like it might be واتە ڕەنگە یان لەوانەیە might be a bad time واتە کاتێکی خراپ کەواتە seems like it might be a bad time so واتە پێچێت لەوانەیە کاتێکی خراپ بێت بۆیە ئەو سۆیە لەوانە بمانەی بۆیە دێ بۆیە If you need a moment, I totally understand. If you need a moment, I totally understand. واتە ئەگەر تۆ پێویستت بە ساتێکە بە تەواویتی ئەگەم ئەگەر تۆ پێویستت بە ساتێکە بە تەواویتی ئەگەم totally بەو شێوازە خوێندرێتەوە totally واتە بە تەواوی understand واتە تێگەیشتن moment واتە سات لای خۆشمانە لێنا ساتێکم بەرێ یان ساتێ ئیسراحەتەکەم moment واتە سات If you need واتە پێویستە if واتە ئەگەر پێویست بە ساتێکە بە تەواوی تێگەم No rush واتە پەلەم نییە دێ بڵێ پەلەم نییە No rush پەلەم نییە rush واتە پەلەکردن rush واتە پەلەکردن No rush پەلەم نییە بەڵام Right where I thought you'd be. Right where I thought you would be. Right where واتە ڕێک لەو شوێنەی I thought you would be. واتە ڕێک لەو شوێنەی کە پێم وابوو ئەبێ لەوێ بیت. ڕێک لەو شوێنەی کەوا پێم وابوو ئەبێ لەوێ بیت. Right where واتە ڕێک لەو شوێنەی I thought you would be. thought لە وشەی thinkەوە هاتووە بەمانەی پێم وایە یان وا بیرەکەمەوە. جا لێرە لێ I thought ڕابردووی thinkە بەمانەی پێم وابوو یان پێم وایە. I thought واتە ببورن پێم وابوو thought ڕابردووی thinkە think واتە پێم وایە یان وا بیرەکەمەوە بەڵام thought ڕابردووەکەیەتی واتە پێم وابوو کەواتە لێ right where I thought you would be ڕێک لەو شوێنەی کە پێم وابوو لەوێ بیت What are you doing here? You shouldn't be here. What are you doing here? واتە چی دەکەی لێرە تۆ چیەکەی لێرە You shouldn't be here. تۆ نابێت لێرە بی You shouldn't be here. You should be here واتە تۆ بێ لێرە بی You shouldn't be here. Shouldn't. You shouldn't be here واتە تۆ نابێت لێرە بیت You shouldn't have brought her here. You shouldn't have brought her here واتە
تۆ نەئەبوایە ئەو بهێنیتە ئێرە شورنڤ واتە نەئەبوایە لە دوای شورنڤەوە نووسراوە brought her واتە هێنانی ئەو brought ڕابردووی bring واتە هێنان brought واتە هێنات you shouldn't have brought here واتە تۆ نەئەبوایە ئەو بهێنیتە ئێرە. با جیاوازی نێوان شورنت و شورنڤتان پێ بڵێم. شورنت کە کەمێ پێشێستا خوێنمان شورنت واتە نابێت بەڵام شورنڤ واتە نەئەبوایە. What are you doing? Relaxing واتە حەسانەوە ئیسراحەتکردن. Relaxing وتی what are you doing واتە چیەکەیت ئەو ژووری relaxing واتە ئیسراحەتەکەم. Did I say no rush? Did I say no rush? I meant did I say no rush واتە ئایا وتم پەلەمەکە یان پەلەم نییە مەبەستم ئەوە بوو I meant واتە مەبەستم ئەوە بوو mean واتە مەبەست I mean واتە مەبەستم ئەوەیە I meant ڕابردووی مینە واتە مەبەستم ئەوە بوو I meant مەبەستم ئەوە بوو کەواتە وتم پەلەم نییە یان پەلەمەکە مەبەستم ئەوە بوو دی قسە بکات. We should get going. We should get going واتە ئەبێت بڕۆین. وتی did I say no rush? I meant we should get going واتە ئەرێ وتم یان ئایا وتم پەلەم نییە یان پەلەمەکە بە فۆری وتە ئەتریەس وتی ئەرێ وتم پەلەمەکە یان پەلەم نییە مەبەستم ئەوە بوو ئەبێت بڕۆین. Right? We don't want to keep the all-father. Right? We don't want to keep the all-father. لێرەدا ئەتریەس دوای قسەکەی کرد گوتی ڕاستە right? We don't want to keep the all-father. We don't want واتە نامانەوێت. We don't want واتە نامانەوێت یان we want ئەمانەوێت بەڵام لێرە لێ we don't want واتە نامانەوێت keep the all-father واتە all-father مەبەستی باوکی زووزە ئەلێ نامانەوێت all-father بهێڵینەوە واتە چاوەڕێ بکات لە هێشتنەوە بیهێڵینەوە لە چاوەڕێکردن بزانە ئەلێ نامانەوێت کەوە all-father بهێڵینەوە واتە ئەوەندە بیهێڵینەوە کە چاوەڕێمان بکات. Quiet بەو شێوازە خوێندرێتەوە quiet واتە بێدەنگ. ئازیزانی کەناڵی کورگلیش سپاس کە تا ئێستا مانەوە لە ڤیدیۆکە هیوادارم ئەم ڤیدیۆش وەکو ڤیدیۆکانی پێش و سوودی بۆتان هەبوو بێت و تا ڤیدیۆی داهاتوو خواتان لەگەڵ بێت. Tell me. I can't talk about it, but I just need you to trust me.